جوانترین سڵاتان لە بەربینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر کوێکە بینەری ئێمن خۆم خۆشحاڵ زانم کە ئەمێوارێ بە شێوکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتان لەبێت. ئازیزانی ئێمە بۆ میوارە میوانێکی ئازیز و خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمدایە کە فۆتۆگرافەرێکە ئەتوانین بڵین بۆ ماوەی 20 ساڵ خەریکی کاری فۆتۆگرافەریە بە بێوەستان لە ئێستاشدا وەکو سەرپەرشتیاری گروپی فۆتۆگرافەرانی گەڵاکارەکات و هەم بەرداوامە لە سەرکاری فۆتۆگرافەری بۆی پێما خۆشە میوانداری ئەو فۆتۆگرافەرە بکەین ئەویش کاک ناسح عەلی خەیاتە کە دڵنیام کە زۆربەتان ئەیناسن و هەروە بینەری کارەکانی کاک ناسح بنەوە فۆتۆیانەی کە ئایگرێت و هەروە دای ئەنێ لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆیە واتەیەکێکە لە فۆتۆگرافەرە دیارەکان. کاک ناسح بەخێر بیت. ئێوارەت باش؟ ئێوارەی تۆ بینەران و سەرجەم کارمەندانی کەناڵ جوانەکان زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووم کە ئێوارە پێ کۆ دانیشتین بۆی گفتوگویەکی باش بکەین دەربارەی کارەکانی تۆ و هەروە دەربارەی ئەو کار و چالاکیانەی کە وەکو گروپی فۆتۆگرافەرانی گەڵا لە ئێستاە پێی هەڵاستن. زۆر سپاس. کاک ناسح وەکو ئاماژەم پێکرد تقریبا ماوەی 20 ساڵە تۆ خەرێکی کاری فۆتۆگرافەری جا ئەم حەز و خولیە ئەو ماوەی ئەو چەند ساڵە هەر بەردەوام بووە ئەمە چۆن دروست بوو بۆ فۆتۆ؟ سەرەتا من هەمیشە باسشم کردووە لە چاپەکەوتەکانمە من لە سیرکردنی فیلمێکی سینەمایی و خوێندنەوەی ڕۆمانی ڕوخسارەوە کە یەکێکە لە ڕۆمانە زۆر جوانەکانی ئەدەبیاتی فارسی یەکێ لە ئەو ڕۆمانە جوانانەیە کە بەتەڵی ڕۆمانەکە و فیلمە سینەمایەکە فۆتۆگرافەرێکە لەو خوێندنەوەی ئەو ڕۆمانە و سێکردنەوەی فیلمەوە من عشقی وێنەگرتن و خولیای وێنەگرتن چووە مێشکمەوە لەو ساڵانەوە من خەریکی کاری وێنەگرتنم سەرەتاش وەکو وێنەگرێکی تیجاری من هاتمە بوارەکەەوە خۆشبەختانە دواتر برەوما بە کارەکەم و ئێستا ئەتوانم بڵم یەکێکم لەو فۆتۆگرافەرە نێودەوڵەتیانی کە لەسەر ئاستی جیهانە کارەکان ئەڕات و ئەتوانیمە کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکەم بە دنیای دەرەوەش بناسیێن. لە دەری شاوا پێما بێت لە وڵاتی سوید پێشانگای فۆتۆی خۆت کردوێتەوە؟ بەڵێ ئەم لە شەشەمین دیداری فیلمی سینەمای یۆتۆبۆری خۆشبەختانە ئەم ساڵیش بۆ سێهەمین ساڵ لەسەر یەک من بە نمایشکردنی کارەکانم لەوێ لەو فستیڤاڵا بەشدار بووم. لێرە سپاسی هەموو بەڕێوەبەرانی ئەو فستیڤاڵاکەم کە ئەم ساڵیش منیان بەسەر کردەوە و توانیان لە ڕێگەی ئەو فستیڤاڵۆ کارەکانی خۆم نمایشکەم لەوێ. باشە چۆن فۆتۆگرافەرێک ئەتوانێت کە کارەکانی خۆی بە جیهانی بوون بکات واتە تەنها لۆکاڵی نەمێنێتەوە وەک دەزانین وەکو ژمارەی فۆتۆگرافەر ئێمە ژمارەی فۆتۆگرافەرمان زۆر و ئەشی بینین بەڵام چۆن فۆتۆگرافەر ئەتوانێت یعنی کارەکەی لە خزمەتی خۆیە زیاتر پارەی پێبات و هەروەها ئەتوانی بڵێن بیکە بە پیشەیەکیش بیکە بە بزنسێک و هەروە کارەکانی بەرێتە دەریشەوە. بەتاکی دەسە من کاری وێنەگرتن کرۆ بە بزنسێ بۆ بژێوی پیاگرنی بژێوی ژیانی کاری فۆتۆگرافەری تەناکاری فۆتۆگرافیەکەم لە هیچ شوێنێک نەتاعین بووم و نەکاری ترەکەم تەناکاری فۆتۆگرافیەکەم هەم لە ڕووی لانە تیجاریەکەیەوە توانیمە بژێویەک ژیانی خۆم پەیدا بکەم هەم توانم لە ڕووی کارە هونەرەکانمەوە من ئەتوانم کارەکەم بۆ چەندین ڕاگەاندنی هەم دەرەوە هەم ناوخۆیی کە کاریان ئێمێ بە کار بە پارچە کاریان ئێمێ و توانیمە بژێوی ژیانی خۆم لەسەری دابینکەم ئەو وێنەگری کە بێوێ کارەکەی خۆش بوێت یەکەمە بێ کارەکەی خۆش بێ دووەم هەستکردن بە بەرپرسیارەتی سێهەم گەڕان زۆر گرنگە کە فۆتۆگرافەر بگەڕێت تۆ تانەت نەگەڕێی ناتوانانی وتێکی لەو کەسانەشی کە زۆر حەز بە گەشتکردنەوە هەروە سروشتی شوێنە جیاوازەکان ببین. بەتاکید من خۆم هەمیشە ئەگەڕێم لە گەڕانم بە دوای هەموو ئەو زاوێ جوانانە ئاگەڕێم کە لە وڵاتەکەمایە بەشون ئەو شوێنە تاریخی و کولتور و کەلەپورانە ئاگەڕم کە لە وڵاتەکەمە هەیە توانیمە لە ڕێگەی لێنزی کامیرەکەم و دیکۆمنتی بکەم هەم لە نێو خۆی کوردستانە نمایشان بکەم و پیشانی خەڵکانی بدەم هەم بۆ دنیای دەرەوەش بتوانیمە لە ڕێی لێنزی کامیرەکەمەوە کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکەم بە دنیای دەرەوەش بناسیێنم وەکو جەنابش فەرمود ئەو فۆتۆگرافەران چۆن نەتوانن کارەکانیان بە جیهانی بکەن چەند پێوەرێکی دیاری کراو هەیە چەند ڕێسا یاسایەکە پێویستە ئەوانیش پێوی پابند بن. کۆمەڵێ فستیڤاڵ هەیە لە دەرەوەی کوردستان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە ساڵانە هەن ئەمڕۆ بەبوونی تەکنۆلۆژیاوە توانین جیهان بۆ بە گوندێک ئەتوانین بەشدار بین بتوانین سەردانی ئەو فستیڤاڵانە بکەین ئەو فۆتۆگرافەرانی کە ئەیانەوێ کارەکانیان بە جیهانی بکەن یانانوێ کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکان بە دنیای دەرەوە بناسیێنن ئەبێ بەشداری فستیڤاڵەکانی دەرەوەی وڵات بکەن لە ڕێگەی
گۆگڵەوە توانی چەندین فستیڤاڵی بیانی بدۆزیتەوە و کارەکانی بۆ بنێری مەرجینێ تۆ لە کارێکە کانسڵ کراییتر ساردبییتەوە نەنێری من لە مدەی ئەم چەند ساڵی کە کاری وێنەگرێکم احتمالیە لە سەدان فستیڤال کارەکانم کانسڵ کرابێ بەڵامەر بووە بە ئێنێرژیەک بۆ من کە من بتوانم کاری جوانتر بکەم توانم کاری باشتر بکەم کە بەردەوام بم تاکوون بتوانم دەستم کامێ ئێستا هیچ دەرفەت هەبووە لەو فستیڤاڵانی دەرەوە بەشداری بڵێ خۆشبەختانە من 2016 فۆتۆیەکم کە ئەو مناڵی بە دوو مانگی بەشداری شەری داعشی کرد لە پارادایم تایمز لەوێ بووە سێهەمین فۆتۆ لە جیهانە خۆشبەختانە 2008 یەکەمین کاری من کە بەشدار بووم لەوێ لە ناشنال جوگرافیا ستۆریەکم لەسەر مناڵانی خۆڵ ئەمەلێکی تانجەرۆ بە ناوی گەڕان بە دوای ناندا بوو بە باشترین ستۆری لە دنیا خۆشبەختانە ئەم ساڵیش لە فەڕەنسا ستۆریەکم لەسەر دروستکردنی ڕوبە هەنار دۆشاوی هەنار کە لە هەورامانی ئەمدی و دروستم کردبوو پیاوێکە بە ناوی دەرێژ عەفان یەکێکە لە باشترین ڕوبە هەنارەکانی کوردستانی خۆمان توانیم ستۆریەکی باشی لەسەر دروستکەم لە فەڕەنسا بوو بە باشترین ستۆری لە فستیڤاڵی ستۆری فەڕەنسا هەر ئەو ستۆریە بوو لە یۆتۆبۆریش برادرانی فیلمی فستیڤاڵی یەتۆبۆری داوایان کرد کە ئەو ستۆریە بەرم لەوێ نمایشم خۆشبەختانە لێش نمایشم کرد و بینەرێکی زۆر باش و جوانی هەبوو بێگومانەمە زۆر جێ دڵخۆشیە کە فۆتۆگرافەرێکی کورد بتوانێت لە فستیڤاڵانی دەرەوەیە ئەو وڵاتانە بەشداری بکات و دڵنیام کە پێشبڕکێکی زۆر زەحمەتی ئەوە کەزانی کە زۆر فۆتۆگرافەری جیهانی زۆر باش هەیە کە زۆر بە پرۆفیشناڵانە کارەکانیانەکان تۆ توانیتە ئەم خەڵاتانە بەدەست بەتاکید لەو فستیڤاڵانە کە بەشدارە بە من ینی کام فۆتۆگرافەری کە زۆر خۆی تێ بە فۆتۆگرافەرێکی باش نازانێت دکتۆرای هەیە لە بواری فۆتۆوە من خوێندنی سەرەتاییشم تەواو کردو بەس حەزم لە ئیشەکەیە خولیام ئیشەکەیە ئیشەکەم خۆشەوێ و لەگەڵەوەشە هەست بە بەرپرسیارەتێکی گەوراکەم بۆ کارەکەم و بۆ هوەرەکەم و بۆ نیشتیمانێنی سەرکەوتنی بەتاکید هەستکردن بە بەرپرسیارەتی گەورەترین نهێنیە گەورەترین سەرکەوتنە بۆ هەموو هوەرمەندێک لە کایی هوەری خۆیان بتوانێت بگاتە لوتکە زۆر باشە بەردەوامە بین لە گفتوگۆکانمان بینەرانی ئازیز و خۆشەویست با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین و ئەگەڕێنەوە. بە سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی پانێڵێک بە ناونیشانی تایبەتمەندی ئەدەبی و کولتوری شاری سلێمانی لە کافێنێتی ئەمنە سوورەکە سازکرا. هەریەکە لە بابەکر دڕەیی و دکتۆر دڵشاد عەلی و دکتۆر محەممەد دلێر میسری تیایدا بەشدارن. ئامانجی بەشی چالاکی وێژەی سلێمانی لەم پانێڵەدا ئەوەیە ڕۆڵی ئەم شارە پیشان بدات و ناساندنی شاری سلێمانیش وەک شاری داهێنانی ئەدەب لەلایەن یونسکۆوە بە گرنگ وەسفکرا. دیارە ناساندنی شاری سلێمانی و باسکردنی ئەو تەوەرانی کە کۆمەڵێک تەوەری جیاجایە کە لەسەر شاری سلێمانی دەتوانین باسییان بکەین بابەتی گرنگن بۆ ناساندنی سلێمانی بە هەموو کوردستان و بە هەموو جیهان. چونکە بە تایبەتی ئەم پانێڵانەی ئەمڕۆ دەربارەی ئەو زمانەیە کە لە سلێمانیا دروست بووە و بە دیارە بە هاوکاری و بەهینی شاعری ئەو شاعرانەی کە پیانەڵێن سێکوچکەی بابان کە نالی و سالم و کوردیە لەگەڵ شاعرانی دوای ئەوانیش ئەو زمانی کە دروست بووە خۆی لە نڕەتە بنچینەی زمانی ستانداری کوردیە. هەموو زمانەکە نییە هەموو زمانە ستاندارەکەنی بەڵام بنچینەی زمانی ستانداری کوردیە کە لە ئەنجامی کۆبوونەوەی کۆمەڵێ خەڵک کە بەزاری جیاجیا قسەی کردو لەم شارە لە کەگەڵ دروستبوونیا و لەگەڵ ئەوەشا بە هاوکاری شعری ئەو شاعرانە زمانی دروست بوو کە ئەو زمانە و کوتم بنەڕەتی زمانی ستانداری کوردیە هەتا ئێستاش بە قەناعەتەوە ئەڵم ئەمە بنچینەی زمانە ستاندارەکەیە چونکە هەر لە کۆنەوە زیاتر لە 100 ساڵ یاخود 150 ساڵە کە بەم زمانە تەناندا حجرە و مزگەوتەکانی شا بەم زمانە
بابەتی دینەکان جووتراوەتەوە شەرح کراوە ئەو قوتابخانەنیشی کە دامزراون هەر لەسەر بنچینە ئەو زمانە کتێبەکان نووسراونە تۆ بە تایبەتی ئەگە بگەڕینەوە بۆ ناوەڕاستی سەدەی پێشوو مامۆستا ئەمین باڵدار بەڕەحمەت بێ کە کتێبی ئەلفوبی داناوە هەر بەڕاستی ئەوەش هەر تێڕانینێکی خۆی ئەوێ و پێویستە لەسەری بنووسێت کە ئەو کتێبە بۆتە یەکەم کتێب بۆ فێربوونی مناڵی کوردی ئەمە خۆی لە خۆیان ئەتوانین بڵین کارێکە کە پێویستە گرنگی پێ بدرێت لەوەی کە ئایا سلێمانی لە چەند ڕووەوەیە لە ڕووی سیاسیەوە باسی بکەین یا لە ڕووی کۆمەڵایەتیەوە یا لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیریەوە لە ڕووی ئەدەبەوە ئەمانە هەمووی سێرەکەین شاری سلێمانی وەکو نمونەیەکی باڵا هەر لە کاتی دروستبوونیەوە لەم بوارانە گرنگی خۆی هەبوو هەرەژمێنێ پێویستە زانکۆکانی کوردستان و بە تایبەتی زانکۆی سلێمانی ئەو زانکۆرانەی لەکە لە سلێمانیا هەم زیاتر گرنگی بن بۆی کە ئەم جۆرە کۆڕانە وەربگێڕێ بووانی وەکو بڵین هیچ نەبێت ئەو نووسراوانەی کە هەنوو کە گوترێن لە پانێڵەکانە تەرجمە بکرێ بۆ زمانیەکانی جیهان نزیک بێت ئەڵمانی بێ بۆ ئەوەی کە تەنیا هەر خۆمان ئەگامان لەوە نەوێت کە سلێمانی چیە و چۆنە و دەورێکی هەبووە لە مەسلە و مەسرانایی کە باسم کرد هەر ئەم پانێڵانە خۆزگە توانایەکی ئەوتوە هەبوایە کە بە پشتگیری لایەنێک لە لایەنەکان بە تایبەتی لایەنە ڕۆشنبیریەکان بکرێتە دەروی کوردستانیش و هەم بۆ شارەکانیەتی کوردستان. وڵێ بینەرانی عزیز خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕەمە بۆ لای میوانەکەم کاک ناسح عەلی خێت بۆی بەردەوام بین لەسەر گفتوگۆکانمان دەربارەی کارەکانی کاک ناسح وەروە لە بەرنامەیەتی کە چەند پرۆژەیەک جێبەجێ بکات کە ئەو پرۆژانە زۆر گرنگن هەمووی پرۆژەیەکە کا بۆ خزمەتی گشتی ینی بە شێوەیەکی گشتگیر ئێوە ئەو پرۆژانە جێبەجێ بکات کاک ناسح وەکو باسمان کرد کە تۆ خۆشەویستێکی زۆرت هەیە بۆ کارەکەت وە دڵنیام لە ماوەی ئەو چەند ساڵەشە زۆر هەوڵت داوە زۆر تێکۆشاوی زۆر ماندوو بوویت بۆ ئەوەی هونەری فۆتۆ یاخود کاری فۆتۆگرافی بە شێوەیەکی بوو بە شێوە ڕاستەکەی بە شێوە زانستەکەی جێبەجێ بکرێت یەکێک لە پرۆژەکانت کا پێشەوەی بینەری ئەو راپۆرتە بینەکە کاک ناسحا گفتوگۆمانە کرد ئەیوت کە من بە تەمای پرۆژەیەکم کا بۆ هەموو شوێنە گشتەکان هەر لە قوتابخانەکان و لە دام و دەستگا گشتەکانەوە بتوانن فۆتۆیەکی کوردی فۆتۆیەکە تایبەت بێت بە سروشتی کوردستان لەو شوێنە گشتیانەیە هەڵبواسرێت کاک ناسا پێم خۆشە بێمە لای خۆت و زانیاری زیاتر مام دێتێ لەسەر من لە ڕێگەی کەناڵەکەی جانەویشتانەوەمە چەندین بەرباس گوری سێژ باسێکم و دووبارەیەکەمەوە من زیاتر لە 2000 تابلۆی هەرچوا پاچی کوردستان کولتور و کەلەپور و سروشتی کوردستانم هەیە ئامادەیە حازرە بۆ چاپ بە هەر قەبارەیەک گەورەیەکن چاپیەکەن ئامادەیە داوا لە هەموو ئوتێل و ڕێستۆرانت و نەخۆشخانە و دەوائیر و ڕەوزە و قوتابخانە و شوێنە گشتیانە ئەەکەم کە تابلۆی بیانیان هەڵواسیوە واز لەو تابلۆ بیانە گران بەهانە بێنن وەرن من بە هەدیە هەر دایرێک هەر جێگایەک هەر شوێنێک تابلۆ من فۆتۆکەی بە فلاش ئەیەمێ خۆی بچۆ لە هەر شوێنێک بە هەرزانترین نەرخۆی چاپەکەن چاپیکات و لای منیش چاپیەکە من بەسپاری چاپەکەی لێزانم بۆی چاپەکەم و بە هەر قەبارێک بێ بۆی گەورەکەم و ئیتر بە تۆمان دووبوونەکەت کێشاوە زەحمەتەکەت کێشاوە گەڕاوی ئەو فۆتۆ جوانانەت گرتووە تەنها ئەوەی ئەمێنێتەوە خۆیان ئیتر فۆتۆکان چاپکەن و هەڵی واسن و لە شوێنی ئەو تابلۆیانە بۆ قەبارێکیانوێت لەو لە شوێنی تابلۆی بیانی بێن با کولتور و کەلەپور و سروشتی وڵاتێکی خۆمان پیشانی ئەو میوانانەی بن کە لە دنیای دەرەوە دێنە ناو کوردستانی ئەمە پیشانی مناڵەکانمانی بین پیشانی نەوەی نوێی بین کە
ئێمە خاوەنی ئەم کولتورە جوانین، خاوەنی ئەم سروشتە جوانین، خاوەنی ئەم کەلەپورە جوانین. بۆچی بین ئێمە تابلۆیەک لە قوتابخانەیەک هەڵواسراوە چمە سەردانی قوتابخانەم کردووە کۆمەڵە تابلۆی بیانی هەڵواسراوە کە تعبیرە لە سروشت و کولتور و کەلەپوری وڵاتێکی تر. تۆ لە ئێسەوە مناڵەکەت شتی کولتور و کەلەپوری وڵاتی کی پیشانی بۆ ناوی کولتور و کەلەپوری وڵاتێکی خۆمانی پیشان بین هەم ئەو مناڵە زیاتر خۆشەویستی ئەبێ بۆ نیشتیمان زیاتر خۆشەویستی بێ بۆ کولتور و کەلەپوری وڵاتەکەی خۆی هەم لە ڕووی دەرونیشەوە یعنی تۆ فۆتۆیەک ببینیت کۆمەڵی ڕەنگی جوانی تێ من زۆربەی نەخۆشخانەکان زۆربەی ئوتێلەکان ڕستۆرانتەکان ئەمە تا چەنە پرۆژە جێبەجێ کراوە شوێنە گشتەکانی ئەم شاری ئێمە ئێستا تابلۆی سروشتی کوردستان و کولتور و کەلەپوری کوردستانی تیا نمایش کرا وەزائیدەن من لەگەڵ کۆمەڵی مەطعەم و ڕستۆرانت کە لە دەروی وڵاتن لە ئەڵمانیا لە زۆربەی شار وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاش کە هەن لەوێ هەن خاوەنەکانیان مناسویان لە ڕێی پێی جوشتۆ ڕکلامی ڕستۆرانتەکانم بینێ پەیوەندیم پێوە کردوون تا بە ئیمێل فۆتۆکانم بۆ ناردوون ئێستا هەموو کارەکانە بینین و دواتر ئەوان بڕیارێ دوای ئەوان خۆیان من کارەکانیان بۆ نێرم خۆیان بڕیارێن چەند تابلۆ بەچی سایزە بەچ قەباری خۆیان دەوێت لە وڵاتی خۆیان هەر قەبارەبیان گەورەکەن و هەڵێواسن خۆشبەخانە ئاسا پێشوازێکی باشی لەکراوە زۆر باشی لەکراوە لە چەندین وڵات لە دەروی وڵات لە ڕستۆرانت و مەطعەمەکانە فۆتۆی من لەوێ گەورە کراوە کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکە دانراوە میوانەکان ئەڵێ کە دێن بۆ نانخواردنی حەز ناکەن هەڵسن بڕۆنەوە خەریکن سەلفی لەگەڵاگن ڕستمێک لاگن لەم ڕۆژانە برادرێکم لە سویدەژی چوو بە ڕستۆرانتێک لە ڕستۆرانەکە نان بخوات تەماشاکە چووە ژوورەوەی زۆرم برسی بووی کە چوومە ژوورە فۆتۆکانی تۆم بینی برسێکەکەم بیرچووەوەی خەریکی ڕسمگرتن زۆربەی ڕسمەکانیشی بۆ ناردمەوە کە ئەو مەطعەمە زیاتر لە 50 تابلۆی منی لەوێ گەورە کرد بە قەباری گەورە و بە شێوازێکی زۆر ئەکادیمیانە و جوان لەوێ هەڵی واسی بوو حتا قسەی کرد لەگەڵ خاوەن مەطعەمەکە وتبی ئەم فۆتۆگرافەرەنجی بەڵێ ئەیناسم و ئەو خۆی پەیوەندی پێوەکردوتێتی ئەگەر ڕستۆرانتانێ بۆ نان ئەو مەکەن ئەم بیرۆکەی خۆی بووە دەستخۆشی لێکردم و زۆر پێی باش بووم کاری وا لێ کردو ئەڵە میوانەکانی زۆر مرتاحن لەگەڵ ئەو پرۆژەیەکی زۆر باشە و دڵنیام ئەگەر پشتگیری زیاتر بکرێت زیاتر پێشوازی لێ بکرێت پرۆژەیەکی سەرکەوتووە بێت پرۆژەیەکی کەشمەیە کە گروپێک هەن لە ئەوروپا دروست بوون تایبەتە بە هونەری فۆتۆ وەکو ئەکادیمیە گوان هەموو ساڵێک فۆتۆگرافەرەکانی زۆربەی وڵاتەکان داوەتەکەن ئەچن لە وڵاتێک دیکۆمنتی کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکان خۆشبەختانە ئەم ساڵ من وەکو فۆتۆگرافەرێک لە ئاسی عێراقا داوەت کراوم وەکو دەستەی دامەزرێنی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا داوەت کراوین ئەم ساڵ خۆشبەختانە ئەچین لەوێ ئێمە کولتور و کەلەپوری وڵاتێک خۆمانە بین لەوێ نمایشەکەین و پیشانی هەموو فۆتۆگرافەرانێن کە لەوێن لەگەڵ ئەوانیشا بۆ هەر وڵاتێک بچین ئەڕۆین گەشتەکەین لە مانگی یەکە ئەم گەشتە ئەکەین ئەچین دیکۆمنتەکەن وە لەوێ پێشنیارەکەین بۆ ئەو گروپە کە ساڵێک لە ساڵەکانی ئایندە ئەو گەشتە ئەو فۆتۆگرافەرە بیانیانە هەموو بێن لە کوردستان بۆ ئەوی بێن کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکە ئێمەش هەموو فۆتۆگرافەران دیکۆمنتیکەن ببین لە وڵاتێک خۆیان نمایشی بکەن بگوانەمە هەنگاوێکی زۆر باشە بەتاکید هیوادارم بە زووتری گادە و گەشتە بکەن و گەشتێکی ئینشاڵڵا لە مانگ یەکەم و گەشتەکەین ئەڕۆین کاتەکەی نزیکە ئینشاڵڵا ئەڕۆین و لە مانگی دوا دێینەوە ئیتر هەم چالاکیەکە دێنینەوە ئینشاڵڵا قسمت بدەینەوە خزمەت جەنابیشتان لێرە هەم چالاکیەکان نمایشەکەین هەم ئەو فۆتوانی کە لە وڵاتەی کە دیکۆمنتمان کردووە دێن لێرە نمایشەکەن پیشانی خەڵکی دێن و بەڵێنیشەیەم کە من ئەو کارە بکەم بتوانم هەوڵێن بەس بەرپرسان و ئیداری ئەم وڵاتە ئەم شارە پشتیوانمان بن هاوکارمان بن لە هێنانی ئەو گروپە بۆ ئەو هەموو فۆتۆگرافەرە بیانیانە بێنین لێرە کولتور و کەلەپور و سروشتی وڵاتەکەمان دیکۆمنتکەن و بیبەنەوە بە وڵاتی خوانی بناسیێن بێگومان وایە دەستەکانە خۆش بەردەوامە بین دەچینە لای ناوبڕێکی کورت و وەگەڕێنەوە ئێرە بەرزایەکانی سلێمانیە بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕەمە بۆ لای میوانەکەم کاک ناسەح کاک ناسەح باسا کەمێک باز لە گروپی فۆتۆگرافەرانی گەڵا بکەین ئەم گروپە ماوەی چەند ساڵە دروست بووە ساڵێک و شتێکە دروست بوو لە 2010 دروست بوو
مانگی 21 نوێی 2010 دروست بوو لە شارە جوانەکەی شوێنێ لە یەکەم ڕۆژی پاییزدا دروست بووم گروپە و لەوێ کۆمەڵە برادران هەموو کۆبووینەوە بڕیارماندا لەوەی کە ناوێک بدۆزینەوە زۆر ناومان دۆزی و سێچمانە کرد هەبوو گروپ هەبوو ڕێکخراوە بەو ناوە نەیەکرا ئیتر لەم مناقەشا بووین لە بندارێکی زۆر جوانە بووین گەڵایەکی زۆر جوان کەوتە خوارە ناوەڕاستمان و گەڵایەکی زۆر گەورە جوان زۆر ڕەنگی جوانی بوو وتم کوڕینە بۆ ناینەنین گەڵا لە هەموو فەسڵێکیشا هەیە و گەڵا بەرهەمی درەختی ئێمە ژەبین بە درەختێک بۆم نیشتمان زۆربەی فۆتۆکانی تۆ شەهر هەیە و زۆربەی لە فۆتۆکانی من یەکێکم لەو عشقی پاییزم زۆر خۆشەوێ تێبینی ئەوم کرد لە فۆتۆکانتە زۆربەی حەز لە ڕەنگەکانە لە وەرزی پاییزە چونکە هەمیشە وتمە من پاییز پاشای هەموو وەرزەکانە وەرزێکی ئاڵتوونیە لای من وەرزێکی زۆر جوانە هەر لەو ڕۆژۆ ئەگەر باسی ئەدەبیاتی کوردی بکەین سیرەکەین زۆربەی شاعیرەکانمان زۆربەی ئەو کەڵە شاعیرانەمان لە پاییز ئەتوانێت ئیلهامان بۆبێ و بگەڕن بەناو کوردستانە و شعری جوان بنووسن و ئێستاش هەروە یانی ئەمە ماوەتەوە ئەڵەن شاعیران لە پاییزە ئیلهامیان بێت بەتەئکید شارە نووسن زۆر باشە بەکۆی گشتی چەند ئەندامتان هەیە ئێمە زیاتر لە 100 ئەندامان هەیە ئەندامەکانمان لە هەموو کوردستانە هەموو شارەکانی کوردستان هەندامان هەیە وەزائیدن لە 4 پارچەی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان ئەندامان هەیە و لە ئەوروپاش ئەنداممان هەیە زیاتر لە 100 ئەنداممان هەیە ئەندامی کارا و چالاک هەر ئەندامێک لە هەر شوێنێک و ناوچێکی خۆی هەیە ڕۆژانە هەفتانە ئەدلێ و ناوچەی خۆیە دیکۆمنتی ناوچەکەی کات و ئەینێری ئێمە لە پیجەکەی گروپی فۆتۆگرافەرانی گەڵابۆی نمایشەکەین و باسی ناوچەکەی ئەو کەساکەین کە لەو شوێنەیە کە ئەو دیکۆمنتی بۆ ئەمە کردووە و توانیمانە لە ڕێی پیجەکەمان و زۆربەی ناوچەکان بە دنیای ناوخۆی کوردستان و دەرەوەیش بناسیێنین و 5 کاری ژینگەیشمان کردو ئێمە تەنها گروپی گەڵا تەنها کاری فۆتۆگرافی ناکەین بەتای کاری فۆتۆنین ئێمە خەریکی کاری ئەمانوێ گروپی گەڵا بکەین بە ئەکادیمیەکی باش بۆ پێگەیاندنی گەنجان هەم لە بواری هونەری فۆتۆ هەم لە بواری خزمەتی ژینگەی خزمەتی وڵاتەکەمانە ئێمە 5 کاری ژینگەیمان کردوانیمانە 5 شوێنی سیاحی و گەشتیاری کوردستان پاڵ بکەینەوە هاوینەوەی سەرچنارە هەموو بەرپرسانیم شارەمان بردە سەرچنار لە پاییزە بردمان لەوێ بەڵێنەوەمان لێ وەرگرتن کە سەرچنار خزمەتکەین پشتگوێی نەخەین بیگەڕینەوە بۆ ئەو سەرچنارەی کە نالی و سالم لە قەسیدەکانیان ناو وەسفیەکەن و باسیەکەن سەرچنار بەرینەوە بۆ ئەو سەرچنارەی کە لە وڵاتان و خەڵگە هاو بۆ سیرکردنی هاو بۆ سیاحەت کاتی بەسەرە برد داوامان لە بەرپرسانی هونەری کرد لەم شارە کە هیچ نەبێ بتوانین مانگی کارێکی هونەری لە ناو سەرچنارە بکەین کارە هونەرەکان لێ بکەین هونەرمەندێکی گۆرانی بێژ بێنین لەوێ مانگی بەخۆبەخشیش بێ بیدایەت بێت لەوێ کۆنسێرتێ بکا بۆی خەڵک بێتەوە ناو سەرچنار و سەرنگای تافگەمان هەیە لە پشت سەرچنارەوە خەریکە بەرەو داڕمان و لە ناو چوونەچێ بەڵێنمان لە پارێزگاری سلێمانی وەرگرت کە بردمان شوێنەکەمان پیشاننا کە ئەگەر فریا ئەم شوێنە سیاحی و خۆشەی سەرچنار نەکەوێت بەرەو لە ناوچوونەچێ بەرەو داڕمانەچێ بەڵێنیان ناوە کە تا ئەو ڕادەی کە بتوانن و پێیان بگرێ خزمەتی سەرچنار و هاوین هاواری سەرچنار کارێکی زۆر باشانی هیوادارم بۆ زۆربەی شوێنە گەشتیارەکانی خۆت هاوین هاوارەکانی کوردستان ئەم کارە بکەن چکە زۆربەیان پشتگوێ خراون و بەداخەوە ینی سەرچنار من هەمیشە وتومە زۆر گەڕاوم بە ئەچوا پارچەی کوردستانە سەرچنارێکێکە لەو شوێنانەی کە هیچ ئینسانی هەست بە بێتاقەتی ناکە کاتێک زۆر زوولی ئەڕوا لە سەرچنارە یعنی کارۆک و شمشێر وایە لێ ئەتبڕێ زۆر شوێنێکی سیاحی خۆشە هەست بە غەریبی ناکەیت شوێنێکی زۆر مرتاحە بۆ هەموو گەشتیارە ڕاستە ئەمە وتکوتوان دوایین چالاکی وەکو ژینگەی ئێوە بوو کە کارتان کرد وەکو گروپەکە ئێوە هەموو کارەکان بە خۆبەخشیەکەن هەموو خۆبەخشیە باشە ینی هیچ سەپۆرتێکی وەکو لایانی داراییتان ناکرێت هیچ سەپۆرتێکی لایانی داراییمان ناکرێت بەڵام کۆمەڵێ برادەر و خۆشەویستن بۆ کاک بەختیار لە ڕانیە باشە لە بودجەی خۆی لە گیرفانی خۆی هاوکاریمانەکات سەپۆرتمانەکات پاسمان بۆگرێ بۆ گەشتەکانمان خواردنمان بۆ دابینەکە بۆ گەشتەکانمان و ئەچینە هەر شار و شوێنێکیش هەر ناوچەیەکیش ئێمە لەوێ ئۆرکشۆپێکەکەینەوە بۆ هەموو ئەو فێرخوازانی کە لەوێ ئەیانوێ فێری هونەری فۆتۆ ئەتەوێت بیکەی بە ئەکادیمیایەکی فۆتۆگرافی پێدوانی ئەو کاتێک کە ئێستا تۆ ئەو تموحەدێ ئەو خاونەت هەیە ئەتر یعنی بە زیاتر پاڵپشتی گروپە بکرێت نەگروپی ئامانجی ئێوە نەگروپی ئەمە من داواکارم لە هەموو بەرپرسانی ئەم شارە پشتگیری هەموو گروپە فۆتۆگرافەرەکان بکەن چونکە بەڕاستی فۆتۆ پاڵەوانی هەموو ڕاگەیانەکانە فۆتۆ وشکردنی ساتە
کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە زمانی هەموو نەتەوەیەکیشە ینی من هەمیشە وتومە جیار لە کارە هونەرەکانی تر فۆتۆ هونەرێکی زۆر تایبەتە زۆر بە باشی چەند فۆتۆیەک هەیە کە بووم بە فۆتۆیەکی جیهانی ئەی فۆتۆگرافەرێکە لە وڵاتێکە کە کاتێ فۆتۆی گرتووە ئەبینی تر ئەوەنە دەنگدانەوەی هەبوو یاخود ئەوەنە کاریگەری هەبوو ئەو فۆتۆیە هەر باسەکرێت هەر ئەمێنێتەوە ئەمەی فۆتۆی فڵان فۆتۆگرافەرە ئێمەی کورد لە ناوچێکی ئاگرینین هەمیشە ڕوبەڕووی جینۆساید و شەڕ و ئاژاوا بینەوە زۆر گرنگە بەرپرسانی ئەم شارە بەرپرسانی وڵاتی خۆمان هەڵسن بە دروستکردنی فۆتۆگرافەر چونکە بەڕاستی سەیری مێژوو بکەین ئەگەر ئێمە تورکێک و فارسێک نەبووایە دیکۆمنتێکی هەڵبجەمان نەبوو پیشانی خەڵکی بین لەبەرچی لەبەر نەبوونی فۆتۆگرافەری کورد ئەنی زۆر گرنگە ئیتیمامدان بە هونەری فۆتۆ و پێشنیارێکیشم بۆ گەلی کوردستان لە تایتڵی بەرنامەکانتانە سینەمایتیایە تەشکیلیتیایە شێوەکاریتیایە هەموو شتەکانی تیا هەموو بەشەکانی کایی هونەریتیایە بەس نەتانووسیە فۆتۆگرافیش فۆتۆگرافری بۆ ئیزافەکەن فۆتۆگرافی کارێکی زۆر پیرۆزە کارێکە ئەتوانم بڵێم پاڵەوانی هەموو ڕاگەیانەکە پێشنیارێکی جوانە پێشنیارێکە بۆ کەناڵ جوانەکەتان وەکو هەموو ئەو کایە هونەرانی پرۆگرامەکەمانە زۆر گرنگی بەکاری هونەری فۆتۆ دەن بەڵام لە تایتڵەکان نمبینی وتم وەکو پێشنیارێک دەستخۆش لێم قبولکەن بۆ ئیزافەکەن و ئینشاڵا هونەری فۆتۆژێکێکە لەو هونەرانی کرد لە تایتڵەکانان نووسیتانە بگرە ئەتوانم بڵێم هونەرێکی زۆر 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 باشتر لە هەموو هونەرەکانی تر چونکە زمانی هەموو نەتەوەیەکە ئێمە فۆتۆیەکی کارەساتێکی بۆ نمونە بەسەر کووردا ئەیگریت لە وێبسایتێکی جیهانی بڵاوەکەیتەوە پێویست ناکات بۆی تۆ شانامێکی بۆ بنووسی کە سەیری بینەرێکی ئینگلیز سەیریگرت خوێنەوەی خۆی بۆ هەیە ئەوروپیەک ئەمریکێک هەر زمانێک نەتەوەیەک سەیری کات خوێنەوەی خۆی بێتی ئەگا کە ئەمە کووردە و چی بەسەر هاتووە بەگومان وایە دەستەکان خۆش کاک ناسەح مسپاسی تۆکەم کامێوارە لەگەڵمان نابیت و گفتوگویەکی باشمان کرد دەربارەی هەم هونەری فۆتۆ هەم پرۆژەکانی بارزت کام پرۆژە بۆ خزمەت بوو ینی خزمەتێکی گشتی ئەکات بۆ هەموو فۆتۆگرافەران بۆ کوردستان دووبارە سپاس بە تۆگە لە کۆتایە شتێکما بێ ئاماژەمان پێ نەکرد من سپاسی شاش جوانەکەی گەلی کوردستانەکەم هەمیشە وتومە گەلی کوردستان هینە چوار پارچەیە تەنها هین سلێمانی نییە هین باشوور نییە من بە هین هەر چوار پارچەیە زانم و بەدایکی هەموو ڕاگەیانەکانی کوردی ئەزانم گەلی کوردستان هەمیشە خزمەتی هونەری کوردی کردووە هەمیشە خزمەتی کورد و کوردایەتی کردووە سواز بۆ شاشە جوانەکەی کە ئەمڕۆ ئێمەیان بەسەر کردەوە گروپی گەڵاو منیان بەسەر کردەوە سپاسانەکەم و جێگەی شانازین بۆ هەموو کوردی زۆر سپاس لە خزمەتدانین زۆر سپاس کاک ناسەحیان بینەرانی ئاسیسی خۆشەویست پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەش کرا هیوادارم توای پرۆگرامەکە بەدڵیەوە بێت و سووتانە بینی بێت هەتاکو سبەی ئێوارە هاوکارانە بە شەوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بن بە پرۆگرامێکی نێوە ئێوارێکی خۆش بەگەشت لایەکتان خواتان لەگەڵ